ئەزیزانم جارێکی تریش سڵاو ئەم جارەش لە ڕێی وێنەکانەوە بەیەگەگەینەوە ئەو وێنانەی لە ژیانی خەڵکا و لە هەر بۆنەیەکی خۆش و ناخۆشە گیراوە و گوێ بەوە نەوراوە کە ئەو وێنانە ئەمڕۆ بێتە دۆکۆمنتێکی زیندوو کە حیکایەتەکانی ژیانی خەڵکو و شار بژێڕێتەوە. ئەم میلەتەی ئێمە کەسانی زۆر لێهاتووی لە بوارە جیاجەکاندا هەیە کە شایستەی ئەوەن لەم بەرنمەیە ببینرێن. ئێمەی کورد لە پاڵ هەر کەڵە پیاوێک و هەر سوارچاک و منەوەرێک و جەربەزەیەکی پیاوە چەندین شۆڕژن و خەمخۆر و بوێر و ڕۆشنبیرمان هەیە کە دەهێنێ لە چەندین بەرنەما بیانکەینە میوان و وەک پاڵەوانی حکایەتەکانی دوێنێ وەسفیان بکەین. خاتوونی ئەمجاری بەرنمەکەمان لە ساڵی 1934 لە گەڕێکی کانێسکان لە تەنیشتی مزگەوتی گەورە لە شاری سلێمانی لە خێزانێکی ڕۆشنبیری کورپەروەر و ئاینپەروەر لەدایک بووە. کچی شێخ عەبدوڵای زوهدی دایکیشی ناوی فاتمەخانی وەسا ڕەشیار ساڵی 1940 لە سلێمانی چۆتە باخچەی ساوایان و ساڵی 1942 چۆتە سەرەتایی سەدیقە لە حەوشی گەورە لە کانێسکان. ساڵی 1949 چۆتە ناوەندی و لە خوێندنی ساڵی 1954-55 خانەی مامۆسایانی لە بەغدا لە بەشی وەرزشی تەواو کردووە کە دەبێتە یەکەمین مامۆسای وەرزش لە سلێمانی و ساڵی 1955-56 لە مەرگە دەبێتە مامۆستا. ساڵی 1958 بۆ یەکەم جار لە ڕێی خوالی خۆش بوو شێخ عەبدوڵای زوهدی باوکیەوە ڕادەکێشتێتە دنیای سیاسەت و دەبێتە ئەندام لە پارتی دیموکراتی کوردستان. هەر لەو ساڵا ئەبێتە ئەندامی دەستەی باڵای یەکێتی ئافرەتانی کوردستان. ساڵی 1963 بەهۆی چالاکی سیاسیەوە لە قەسری نیهایە بەند دەکرێت. ساڵی 1966 هەر بەهۆی کاری سیاسیەوە دوور دەخرێتەوە بۆ شاری کەربەلا. لە ساڵی 1984 خانەنشین نەکرێ دوای ئەوەی کە ماوەی نزیکەی 30 ساڵ لە خوێندنگاکانی سلێمانی، کەرکووک، بەغدا، کەربەلا خزمەتێکی زۆری بواری وەرزش و دیدەوانی دەکات. ئەم خاتونە بەڕێزە مامۆستا سد ئەنجوم عەبدوڵا زوهدیە و بە ناوی بەرنامەکەمانەوە بە خێراتنیشی گەرم دەکەین. زۆر سوپاسدانەکەم و سوپاسی کورسات و ئەم بەرنامەیەکەم کە بەسەرتان کردمەوە زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. مامۆستا یەکەم پرسیار لە لای من کە دروست بووە ئەوەیە هەندێک کەس ناوێکی ناوازەی هەیە کە کەسی تر نیەتی. ئەوەی سەرنجی منی ڕاکێشاوە ئەوەیە ناوەکەی جەنابەت ئەنجوم واتە سد ئەنجوم. ئەمە لە چیوە هاتووە؟ ئەمە خۆی ئەنجومە جا لێرە هەر واوەکەی ئەخەنە ناو. بەڵام خۆی ئەنجوم یعنی جەمعی نەجمە. نەجم یعنی کۆکراوەی ئەستێرەیە ئەستێرە بڕین. ئەستێرە ناوەکەم ئەویش لەبەرەوەی کە باپیرم حەزی کردووە یەکەم کوڕی یەکەم مناڵی کە بووە خۆی ناوی بنێ و بۆیە ئەنجومی ناوە. دوای ئەوە مناڵەکانی تر هەمووی کوردین بە خواستی باوکم. یعنی ئەو ناوەکە نراوە لەبەر ئاین پەروەری باپیرێ خواستیەوە بۆ یەکەم نەوەشی خۆی ناوی بنێ. پاشان ناوەکان بوون بە لە خوشک و براکانی ترا بوون بە کوردی خواتە منتان درێژ بکە. ئەمەوێت لە یەکەم وێنەوە کە دەست پێ بکەین عادەتەن بەرنامەکە وایە ئێمە لە پێش خۆتەوە دەست پێکەین کە ئەویش دایک و باوکە. ئەم وێنەیەمان هەیە ئەم وێنەیە پێم وابێ ئەمە وێنەی باوکتە. بەڵێ سێ عەبدوڵا زوهدی مەوالیدی 900 لە سلەیمانی لەدایک بووە، قۆنگەرە دروو بووە و ئینسانێکی ڕۆشنبیر و کورتپەروەر بووە. هەر لە 1938ەوە چۆتە حیزبی هیواوە و بەردەوام حیزبایەتی کردووە چۆتە پارتیەوە. دوای ئەوە لە دوای پارتیەوە لە 64 کە دووبەرەکی کەوتە ڕیزی ڕیزەکانی پارتیەوە ئەو چووە باڵی مەکتەبی سیاسیەوە و بەردەوام هەتاک و مانیەک پێش ئەمری خوا بکە هەر پەیوەندی هەبوو لەم ئەخیرا کە نەخۆش بوو پەیوەندیەکەی فەردی بوو لە حیزبەوەیەکی کیانەنار دانیشتن بخۆیان بەیەکەوە قسەیانە کرد و باسی حیزبایەتی و ئەو تەتەوراتەی کە ئەبێ لە ژیانی کوردەواریە. درود بۆ ژیانی پاچی. بەڕای جەنابە مالی چەنە؟ مالیدی 900
چەند ساڵ ژیاوە؟ 90 ساڵی ڕێک ژیاوە لە 1910 لەدایک بووە لە 2000 ئەمری خوای کردووە لە حەڤەی تەموزی 2000 ینی تا پێش مایەکیش پێش ئەوەی کە وەفات بکە هەر پەیوەندی ماوە هەر چالاک بوو لە کارێک. لە منی پرسی ئاخر شت وتی ئەوە ئەنجوم تۆ ئابوونەکەی منی برد بۆ کاک سدیق وتم بەڵێ ینی تا ئەو کاتە شەر ئابوونیش مامۆستا ئەو وێنەیە ئەویان هەر باوکتە یان ئەمە باپیرمە کە ئەبوو لە پێشترا باسی بکەین مەوالیدی 1970 لە سەیمانی لەدایک بووە خوێنەواری زۆر مامۆستا بووە و لە ئەستەمبوڵ خوێنوێتی زۆر ڕۆشنبیر بووە هەرچی ئەو دێهاتانەی دەوروپشتی سەیمانی هەیە پێی کراوە لەبەر ئەوەی کە هەمیشە ئەو بە معارز پیشانراوە ینی خۆی بە معارز ناسراوە لەبەرەوەی کە زدی حکوماتی مەلەکی و ئینگلیزی بووە ئەوسا نردویانە بۆ دوورترین دێ هەتاکو ئاخر شت لە عمریا کە لە قەڵازێ بوو لەوێ بە 3 قەیاخ پەڕینەوە سندۆڵان و دووکان و ئەوی کەی نازان دوای ئەوەش نەقل کراوە بۆ هەولێر لە هەولێر بۆ سەقلاوە لەگەڵ میر و بەگەکانی ئەوێ زۆر ڕێک بووە و کاتە بۆی ئەوەی کە کەسێکی نیشتیمان پەروەەر بووە حکوومەتی ئەو کاتەی با بڵین سەر بە ئینگلیز و با بڵین پاشایەتی زیاتر تووشی شوێنی دوور و عەزیەت و مەشەقەتیان کردووە. درود بۆ جانی پاکی شێخ محەممەدی زوهدی سدەم چوم ئێوە نازناوی زۆدیتان هەیە زۆدی ناوە یان بۆ خۆی نازناوە؟ زوهدی نازناوە ئەویش بەهۆی ئەوەی کە باوکی باپیرم شێ مەحموو لەگەڵ شێخانە و بە تایبەتی خزمەتی کاکەحمەی شێخی کردووە و نووسەر بووە و دوعا و گول لە بەنگ و ئەو شتانەی بۆ نووسیوە سەرکاری هەموو ئیشەکانی سەرکاری هەموو ئیشەکانی کاکەحمەی شێخ بووە. کاکەحمەی شێخ لە قەبی زوهدیاوە تێ لەبەرەوەی کە زۆر ئینسانێکی بەدین بووە و دایمە وەکو بڵێ لە خەڵوە تابوو بێ ئاوها بووە ئیتر زوهدی خستە سەر واتە زاهید زاهیدەوە زاهیدەکەش بووە بە زۆدی لەبەر ئاین پەروەری و لەبەر کەسایەتی باشی ئەو شێخ مەحموود کە کاتە باوکی شەمحەمە کە با بڵین شەمحەمەدی باپیری جەنابێت لە سەردەمانێکی زووە ئەم وێنەیە گیراوە ئەم وێنەیە بەڵێ ئەم وێنەیە ئەم وێنەیە دایکتە باوکم 1940 گیراوە یحیافەنی ڕەسام هاتووەتە ماڵەوە ڕسمەکەی گرتووە مصەور یحیافەنی هەر ئەو هەبووە مصەور لە سلەیمانیە بەڵێ وایە بەڵێ وایە ئەوە دایکمە و ئەوە باوکمە و ئەوە تەنیشتی دایکمە ئەوەی تەنیست ئەو لای جوانە مەرگی خوشکمە ئەمەی تریسیان پورمە ئەوی سەردارە ئەمەش سەرچڵە بەختیاریش ڕەنگە ساڵە وەختی نەبوو بێت لەو کاتە لەوێنەکە دیارنەوەڵا نەبووە لە دایک 1940 مامۆسا ئەم پێڵاوانە کە لە پێتانایە با بڵێن ئەو برا بچکۆلەیە هەمووی دەستکردی باوکمە ئەوانەی پێی خۆی بەڵێ قسمێکیشی بەعزێ جار لە بەغاوە ئەیهێنا بۆ فرۆستن ئێمە کە من بەدڵم بواە هەڵمە بزات بۆ خۆم ینی بێزگەلەوەی کە بۆی دروست دەکرا خۆی دروستیە کرد لە بەغاشەوەی هێنا هینەکانی گەڵاسی و ئەدەواتەکانی لە بەغاوە هەموویە هێنا خۆشی دەستگای هەبوو لە مەکینە و لە ئەدەواتی تر و دوکانەکەشی پڕ بوو لە ئیتر لە شتومەکی سد ئەنجوم بەڕای جەنابە ئەو کاتە بە تایبەتی زیاتر پێم وایە پێڵاویان بۆ پیاوان زیاتر ئەدووری هەتاوەکو ژنان بەڵێ وابوو بەڵام ژنانیش ئەچوون پێڵاوی بۆ دروست دەکردن زۆر ئەوەندە چاک بوون کە بەرگەی ئەوە بگرێ مەسەن ساڵێک لە پێ بڵێ
لەسەر ئەو پیشەیە بێزگە لە جەنابی شێخ عەبدوڵڵا کەسی تریش لە سلێمانی ئەوی محەممەد ناوێک لە دوکانەکەی لەسەر جادەی مەولەوی بوو ئەو بەڵام زیاتر قۆنگەری لە بەغاوە هێنا ینی حازری خۆی دروستی ناکرد حازری بوو باوکی سوکری حسین بەڵێ کاک حسین حسینی مامەڕەشەی پێڵێن ئەویش قۆنگرە درو بوو ئەویش دروستیە کرد نەک وەکو باوکم نەک بێنێ لە بەغاوە بە بەڕای جەنابی کامیان لە هەمیان زۆر باشتر پێڵان دروستە کرد بەڵای بڵێم ینی لەوانەیە تۆش بڵێ باوکم لە هەمیان باشتر کاک حسینی زۆر باش بوو بەڵێ درود بۆ جا باوکم ئەوە بوو یەکەم تابلۆی لە سەر دوکانەکەی دانا کە دوکانەکەی لە ڕیزی ئەو تەلاری نەقیب هەیە ئیستا ئەوسا هینەی پێوترا گەڕاجی حەمەی فەرەزەفەنییان پێوت بەرامبەر بە چایخانەی شەعب لەوێ دوکانەکەی هەبوو و ئەو دوکانە تابلۆیەکی بۆ دانا بە شعرەوە کە ئەڵێ قۆنگەرە دروست دەکرێت ئەدرورێ لەم دوکانە بۆ شاگردانی مەکتەب زۆر هەرزانە عەبدوڵڵا زوهدی خاوەن دوکانە بۆ نیشتیمان سەر بە قوربانە کەواتەوە ڕیکلامی دوکانەکەی بووە لەلایەکی کەشەوە لە چوارچێوەی ئەو ڕیکلامەیە هەستەکەی نیشتیمان پەروەری پێوە دیارە هەستەکەی خێرخوازی پێوە دیارە لەبەرەوەی کە بۆ شاگردانی وەتەن هەرزان بووە واتە بە نرخێکی کەمتر بۆی کردوون لەبەر باری ئابووری ئەو کاتە وێنە هەیە زۆر پێم وایە ئەم وێنەیە بەڵێ هەرداک تۆ باوکتن بەڵێ لە ساڵی 1990 چوین بۆ ئەمریکا لەوێ ئەم ڕسمە گیراوە لە حەدیقەیەکا بوو ئیتر هەرە و کورسێشی تیا بوو وەڵای جا بەختیاری برام بانگێشی کردبووین بۆ ئەو داوەتی بۆ ئەمریکا بۆ ئەو سەفەرە لەوێ ئیتر تەبعاً زۆری گێڕاین بۆ لۆس ئەنجلس چوین بۆ هەموو ئەو شوێنە خۆشانەی کە لە دەور و پشتی کالیفۆرنیایە خۆشی لە سانۆزێ نزیک سان فرانسیسکۆیە اینجا لەم ئەخیرەشە من کە چوومەوە بۆ ئەمریکا لە ساڵی 90 ئەو 90 بوو ئەوان 90 بوون من 2005 کە چوومەوە ئەو هەرچەند بەویا بڕۆستینا ئەو کورسی و حەدیقەی پیشانە گو ئەوە جێگەکەی دایکم و باوکمە درود بۆ گیانی پاکیان ڕسمی با بڵێن وێنەی زۆر جوانی ئەو سەردەما ئەو ڕسمەش کە گیراوە لە ئەمریکا گرتومانە ئەمە بەڵێ ئەو شمانە پیشان بڵێ ئەوە لە 1990 بووە کە گیراوە ئەمە جاریچیکە هەر عینی 1990 کە دایکم و باوکممان لەگەڵ بووە باوکمە ئەوەش دایکمە ئەوەش بەختیار و خێزانەکەی باوکیشێ هەر لەوێ ماوە لەو کاتەشە باڵێ لەو کاتەشە 2000 ئەمری خوای کرد ئەو بەڵێ وێنەی زۆر جوانی ترمان لایە کە هەر هی سەردەمی دایک تۆ باوکتن ئەمەش ئەوەش لە زووری میوانەکەمانە ئەو ڕسمە گیراوە ئەوەشیان خۆتی بەڵێ ئەوە من لە بینیانە بەڵێ ئەمە وێنەی کەیە مامۆسا ئەمە لە شەستەکانە بوو شەستەکانە بوون ئەو کاتە جەنابە دیارە مامۆستا بووی ئەمە شوێنێکی ترە هەر خێزانیە بەڵێ ئەمە میوانێکمان هات خۆشەویست بوو لەو کاتەشا ئێمە ئەمانویست ڕسم بگرین وەڵا کوتمانە بێت تۆز بێیت لەگەڵمانە ڕسم بگری لەگەڵ میوانەکە ئیتر ئەوە ئەگەر بۆم ساخکەیتەوە لە سەری ئەو سەرەوە جەنابتی ئەم سەری منم تەنیشتم دایکمە تەنیشت دایکم حاجی خانمی خوسکی کاکفایقی خەسابە بەڵێ یعنی کچی خوا لە خۆشبوو ساولی خەلفەکەی تەنیشتیشی ئەوە کچێکی خەزممانە
ئەوەی تریسیان جوانە مەرگە کێیە ئەو کچەی خەزمان نەخێر فەرموو جوانە مەرگ ئەو کێیە جوانە مەرگی خوشکم جوانە مەرگی خوشکی بەڵێ کەواتە ئێمە هەندێک وێنەمان لایە ڕسمەکەیەتی بەڵێ ئەوەش ڕسمەکە ئەمە ئەگەر باسێکی مێژووی ئەم وێنەیە ئەمە بێگومان باوکم 5 مناڵی بوو بەڵێ دایکشم فاتمەخانی وەستا ڕەشی بانەیی وەختی خۆی وەستا ڕەشی بانەیی کە هاتووتە سلەیمانی کەوشدرو بووە باوکم شاگردی ئەو بووە ئیتر لەوەوە تەعاروف بووە و دایکی هێناوە بەڵێ خێزانی پێکهێناوە منی نۆبەرەی بووم دووهەم جوانە مەرگ بوو کە مالیدی 1970 خوشکتە و ناوی ڕووناخان 38 بەڵێ مالی 38 بوو بەڵێ واتە 4 ساڵ لە جەنابە مناڵتە بەڵێ ئیتر ئەو خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە سلەیمانی تەواو کرد چوو بۆ بەغا لەوێ لە کولیەی تەربیە فەرعی ئینگلیزی دەرچوو لە ساڵی 61 لە ساڵی 61 لە مانگینەوە تەعین بوو لە سانەوی کچان ئەو وەختە منیش مامۆستا بووم لەوێ وەرزشمەوەتەوە هەردووکمان بەیەکەوە بووین بەیەکەوە لە یەک مامۆستا جەنابە خانی مامۆستایانێ تەواو کردووە بەس من هەست دەکەم پێویستیەکی زۆر بە وانەکەی جەنابێ وا بووە لە سەرەتاییەوە بوو گوێزنەوە بۆ ئامادەی وانە بەڵێ بەهۆی تاقە مامۆستا یەکەم کە زانیان من فەرعی وەرزشم لە پاشەوەی کە لە مەرگە 2 ساڵم تەواو کرد نقلیان کردم بۆ بوورە ئەوە دێنە سەر مەرگە بەڵام یارمەتیم بە ناوبڕێک وەربگرین ئازیزانم ناوبڕێک و دێنەوە لاتان پێش ناوبڕەکە باسی خۆشبوور و ناخانی خوشکمان کرد کە گەشتینە ئەوەی فەرمود مامۆستا بووە لەگەڵ تا لە یەک لەسانەی بەیەکەوە مامۆستا بوون تۆ وەرزش و خوا لێ خۆشویش زمانی ئینگلیزیەوەتەوە ئاشان شووی کرد لە 66 لە ساڵی 66 سووی کرد چوو بۆ مەغریب مێردەکەی لەوێ سەفیری دووهەمی مەغریب بوو بەڵێ پێم وابێ ئەمە کاتی ئاهەنگی شوکردنەکەی بەڵێ ئەوەش کاتی ئەو کامیان ئەمە خۆیەتی ئەمەیان ئەوەش نەسرینی مدیرەی سانەوی بوو مدیرێنی چێ مستەفا مەسەر نەسرین مستەفا مەسەر کە وشێکێکە لە ناوە دیارەکان لێرەوە سڵاو ڕێزی بۆ نێرین هەم خۆشی و هەم ببوورە وفاتی کردووە خوالی خۆش بێ ئەمەش هەر ئەمەش لە کاتی کە چوو بۆ مەغریب لەوێ ئیتر ئەو نەخۆشی لێ دەرکەوت مێردەکەی بردی بۆ لەندەن لە لەندەن لەوێ عیلاج و تەداوی و هەفتەیەک ئیزنیانە و هەفتەیەک ئەبووە بچوایەوە خەستەخانە و خوێنەکەی هەمیسانەوە کەمە بۆەوە نازانم ئەو کاتە زانیویانە ئێمە معلوماتمان هیچ نەبوو لەبارەی نەخۆشیەکەیەوە ئەخیر سد ئەم ڕسمە گرێ پێزەوەی بچێتە خەستەخانە بچێتەوە یعنی بۆ ئەخیر جار کە بچێتەوە خەستەخانە ئەم ڕسمە ئەگرێ هیچ پێوەی دیار نەبوو ئیتر سد نەسرین لەوێ بوو سەرداری برای نەخۆش بوو بردبووی بۆ ئەوێ ئەو معلوماتەش لەو مانەوە وەرگرت ئیتر لە پڕ هەمیسانەوە بێهێزە بێ و خوێن لە دەمودان و لەوانەیەوێت درود بۆ گیانی پاکی ئەیبەنەوە خەستەخانە لەوێ ئیتر ئەخیر شت لە سیویەکی سێە بەیانەکەی لە خەستەخانەکە تووشی نەزیفی دەماغە بێ ئیتر بە مایکرۆفۆن یەکەیە کە چۆن ئەو ئازایەنە جسمی پەکی کەوتووە ئەخیر شت دڵی پاکیەکەوێت ئیتر لە سیویەکی سێ ئەمری خوای سیویەکی سێ ساڵی 1970
67 چواری مانگ هێنانەوە چونکە تیارە نەبوو لەو کاتە لە 5 مانگە لە بەغاوە هاتەوە ئێرە لە 6 مانگە بە خاکسپێرە و جەماهیرێکی زۆر و قوتابیانی زۆر و خەڵکەکە هەمووی بۆ سەرقەبران بە ڕێمان کرد و سپێرا بە خاک. بۆ خۆتان خۆش بن یەکەمین وێنە کە تۆ بەرێتە دنیای چالاکیەکانێ، چالاکی جۆرا و جۆرەکانێ، چالاکی وەرزشی سیاسی وەکو کەسایەتی، وێنەیەکمان لایە کە ئەو دەواازەیەمان بۆ ئەکاتەوە ئەویش ئەم وێنەیە. جەنابتان ساڵی 1955-56 دەرچوون لە دامەزرام لە مەرگە، دامەزای لە مەرگە. بەڵێ ئەجا ئەوە یەکەم جار ئەویش دایکشم هات لەگەڵما بۆ مەرگە. بەڵێ بەڵێ لەوێ هەتاکو نیوەی ساڵ لە نیوەی ساڵەوە باش بوو مامۆسایەکی تریان نارد. ئیتر دایکم ڕۆشتەوە بۆ سلێمانی، ئەو نەنکی لەگەڵیا بوو بەیەکەوە بە هەموو مامۆستا و مامۆستاکانی ئەوێ کە مەلا حەسەنی پێوترا لە خانۆکەی تەبەڕع کردبوو بۆ مامۆستای ئاینی بوو لە مەرگە، مامۆستای ئاینی بوو، بەڵام زۆر ڕۆشنبیر و مامۆستا ئەو کاتە مەرگە ناحیە بوو یان وەڵا ناحیە نەبوو بەداخەوە هەردێ بوو، هەردێ بوو بەڵام دەیەکی گەورە، دەیەکی گەورە و ڕۆشنبیر و کەسانی چالاک و زۆر کراوە، هەموو علاقاتیان لەگەڵ ئێمە هاتن بۆ لامان، تەلەبەکانیان هێنا، بەعزێکیشان مامۆستای ئاینی ئەچوو. یەکێ لە مامۆستاکانی ئاینی مەلا حەمە بوو کە کچەکەی کرد بە فڕاشی ئێمە، یعنی هەر بۆ خزمەتمان لە لامانم هەم بۆ پاپشتیتان و هەم بۆ خزمەت و بۆ خزمەتمان. ئیتر زۆر شت لە ئێمە و فێربوون و ئێمەش لەوانەوە فێر بووین، زۆر ڕێک و پێک بوون، دەیەکی زۆر خۆش و کەواتە ئەو مامۆستا ئاینیە بەڕێزە ئیستعرازیش کرا لە بنگرد. من تەلەبەکانم بەشی وەرزشیم فێرکردن، بردمن بۆ ئەوێ لەوێ هەڵپەڕکێ و تەمرینی سویدی و ئەنواعیستم فێرکرد بوون لەوێ پێشکەسیان کرد. جاتر ئەمە سەرەتای دەست پێکردنە. ناوی ئەو خوێندکارانە کەسیان بیر نەماوە؟ وەڵا ئەوە حەبیبەیە لە تەنیست هینەوە ئەمەیانە، لە تەنیست فاتمەوەیە، فاتمە کچی مامۆستاکە بوو کە بوو بەکارگوزار لەو. بەڵێ ئەوەی بەردەمیشی کە تۆزێت دەموچاوی نەوەی مۆن خۆی پیشانناوە. ئەوە مەلام حەڕەم هەبوو، ئەمە خوشکی ئەوە. بەڵێ ئیتر ئەمەیان جلوبەرگەکانیشیان هەمووی چوونیەک و چوونیەکە هەمووی جوانە و لە ژێر کاریگەری ئێوە ئەو جلوبەرگە یان ئەو کاتە هەر پەروەردە ئێمە خۆمان ڕێکمان خستن. مامۆستا ئالەم وێنەیە جەنابتان دەرچوو بوون یان خوێندکار بوون؟ بەخوا بزانم خوێندکار بووم. خوێندکاری خانی مامۆستایان یان سەرەتایی ئەوە بوو بچمە دارمعلیمات لە بەغدا؟ بەڵێ. ئەمانەوێ بینە سەر ڕۆژگاری دنیا جەجاڵەکەی سیاست. سەرەتا لە سیڤیەکە کە باسمان کرد، بەڵێ باوکی ڕایکێشاوی تەناو خۆم لە پێشەوە لە 48 بۆ 51 شوعی بوو. شوعی بوویت؟ بەڵێ. ئەو قەناغەشت بڕیوە بە تەئسیری پورە خانم و مامە ڕەوفم و خوشکی خانم زوودی ڕەوف زوودی کە شەهید کرا، هەردووکیان ئێمە هەمووی لە یەک ماڵاژیان، ئێمە و ماڵی باپیرم هەر لە کانسکە، هەر لە خانۆکەی تەنیست مزگەوتی گەورەوە. ئیتر لەیا تەبعەنەوان زۆر لە گەرمەی شوعێ تابوون، پارتی و شوعی ئەو وەختە زۆر دەستی باڵیان هەبوو لە ئیشکردن و خەباتە. باوکم تەبعەن ئەو وەختە هەر لە پارتیا بوو، جا کە جار بەجار مزاهرە بوو، منە چوومە مزاهرەی شوعەکانەوە لەگەڵ پورە خانم و مامە ڕەوف. ئەوان پورە خانم ئەو کاتە لە بەغا بوو، من کە ئەچووم سەدفەت جارێکیان عەزیەکی سوورم لە بەرا بوو. باوکم یەکسەر کوتی ئەڵەی
کراسووری بەرلەشکری بەخوا دگرن تا ئیترەوە بوو بەدار و تێڵا و پۆلیس دوای متەزایرین کەوت مۆزارەکەس لەبەر دەرکی سەراوە دەستی پێکرد بوو کوڕێک من زۆر یعنی مناڵیش بووم لە چاو ئەوانە ناوی سەیتەها بوو سەیتەها وابزانم برای ئەو شێغەحمەی مێردی پەری خۆشناوە پەریخانی کە میوانی بەرنامەکەمان بۆ پێشتر بەڵێ سەیتەها بە هەموو دەنگێکیەوە کە شعاراتەکانی ئەخوێنەوە و هاواریە کرد ئیتر من ئاوا سەیری ئەکرد زۆر بەلامەوە هین بوو زۆر دەنگێکی زۆڵاری هەبوو هیچ مکەبەرەی سەرسان بووی بەو حەماسەت و ئیتر دوای ئەوە لە 1950 کە زەختێکی زۆر لە نظامی مەلەکی کەوتە سەر حزبی شوعی و پارتی بە تایبەتی شوعی ئەو وەختە من کۆبوونەوەکانم کە ئەکرد لەگەڵ گەلاوێژ ئەحمەد لە گەڕێکی حوسی گەورە خوسکی سەبری ئەحمەد کە نازانام وابزانام لە خارجە ئەو هین بوو لەوێ کۆبوونەوەی پێکردن 4-5 کچ بەڵام لە دوایە کە زەختی کەوتە سەر نظامی مەلەکی خەڵکی گرت و ئەمانە کراین بە یەک هەر یەکە و پەیوەندی فەردی پێ بوترا وەڵام من پەیوەندی فەردیەکەم کەوتە لای کوڕێک ئەو کوڕە کۆڵۆڵە پاش ماوەی گیرا ئیتر وەکو گیرا سەرەونگوم کرا و کوژرا سەر ئەو ئیتر من لەوە بچڕام پەنجاویەکە لە بابڵێن لە حیزبی شوعیان باڵێ بچڕام ئیتر دوای ئەوەم تۆستەم تەواو کرد چوومە بەغا هەر بچڕام ئیتر وازم لێ هێنا بڵێن بە تەسیری باوکی سم زوو قسەیە کرد بۆم هەستی کوردایەتیم جوڵا ئینجا یەکەم جار لە 50 لە چواردەی گەلاوێژە کە حیزبەکان ئیش و کار و خەباتیان کەوتە ڕوو لە نهێنی نەما باڵێ ئەو کاتە ئیتر باوکم پەیوەندی پێوە کردم وتی لە پارتی و ڕاست پێراوم کە پەیوەندی بە تۆ بکەم بۆ ئەوەی کە بیتە ڕیزی کوردایەتیەوە منیش ڕازی بووم ئەو کاتە مامەسا بۆ خۆت خوێندنەوەیەکت هەبوو بۆ ڕۆژگار و بۆ سیاست و بۆ کوردایەتی و ینی مەبەستمەوەیە بە ئیدراکەوە تۆ ئەم قسانت لە باوکە وەرگردیان لەژێر تەسیراتی باوکتاوە بەڵێ لەژێر تەسیراتی باوکما و خۆشم ئیتر کە سیرم کرد مەجالەکە و هەستە کوردایەتی تۆ مامۆستاش بووی و کاتە بەڵێ هەستی کوردایەتی زۆر بەهێز بووە حەزم کرد بچمە ئەوێ لە ڕیزی پارتیە ئیشم کرد ئەو ڕۆژکارانە نییە کە ئیشەکەیت و با بڵێن یەکەم جاری ئەمە لە دواییایە یەکەم شت بڕین مەسئولمان هین بوو کاک حلمی علیسەری پەیوەندیم کرد من بەو مامۆستایانەی کە لەگەڵ مابوون کە گەلاوێژی نەعەخان بوو گەلاوێژ مەحموود جوانی ئەحمەد عەیزاغا بوو سد شەفیقە سەعید بوو سد بەهێ معروف بوو سد عەزیزە ناوێکیش بوو ئەمانە هەمووی تەنزیماتمان کرد لە کاری ڕێخستنە تۆ ئەکەویتە قۆناغێک دوای سد بەهەیە وانە ئەو لە پێش ئێوە کاری سیاست لە تەنزیمی یەکێتی ئافرەتانی کوردستانیشە کەسەر بە حیزبایەتی بوو ینی کەسەر بە پارتی دیموکراتی کوردستانی بوو ئەو وەختە منیرە قەفتان خوا لێی خۆش بێ لەگەڵ خوسکە درەخشان و سد بەهێ معروف و من و یەکدوانێکی کەس ڕووناکی خوسکی سم چوین بەڕاستپاردە کوتیان بچن بۆ ماڵی سد نەعیمە ئەحمەد کە خوسکی خوا لێی خۆش بوو کاک برایم و خێزانی خوا لێی خۆش بوو هەمزە عەبدوڵڵا چوینە ئەوێ کۆبوونەوەیەکی فراوانمان کرد بۆ کۆبوونەوەکە لە ماڵی چێکرا لە ماڵی سد نەعیمە هەر لە ماڵی سد نەعیمە خۆی بۆ ئەوەی کە تەنزیماتی هەیکەلی تەنزیمی یەکێتی ئافرەتانی کوردستانمان لەوێ داماننا هەیکەلی تەنزیمی و لە عینی وەختیشا بەرقەیەکمان نارد بە ناوی یەکێتی ئافرەتانی کوردستانەوە بۆ عەبدولکەریم قاسم زەعیم عەبدولکەریم قاسم و کاتێکە ئەو
سەرۆکی وەزیران بوو پیرۆزباییمان لێ کرد بە مەنسەبەکەی و بەو شۆڕشەی کە بەرپایان کرد. ئەم وێنەی ئەو ڕۆژگارەیە مامەساوە نیە؟ ئەمە هی ئەو ڕۆژگارەیە نییە کە یعنی بڵین ڕەسەن، ئەمە هی 61 کە دوای 11 ئەیلول کە شۆڕشی کوردستان بەرپا بوو دەستی پێکرد ئەو بوو ئەوەڵجار لە دوو دەربەنگەکەەوە دەستی پێکرد و بازان و دەربەنی خان باڵێ کە عشایر گرتی وردە وردە پارتی خەڵکی نادە ناو کوردستانەوە لە بەغاوە ئەو کاتە جموجۆلە سیاسەکان زیاتر لە بەغدا بوون باڵێ باڵەوای چونکە مرکز بەغا بوو لەگەڵ حکوومەتە لە بەغا زیاترەکرا لیچنەی مرکزی پارتی لەوێ بوو خەڵکی ئەنارد یەکدوانێکی نرد بۆ ناو شۆڕش هەروەها بۆ ناو کوردستان بۆ ئەوی هەستی جەماهیری کورد بزانێ بەرامبەر بەم جوڵەیە و بەرامبەر بە شۆڕش ئایا تەقەبولیەکەن تەسحێبن لە پێناوی کوردایەتە بە هەڵگیرسانی شۆڕش ئەوە بوو ئاخرشت پارتی بڕیاریە کە تەئیدی حرەکەکە بکا و پشتگیری بکە بخاتە بڵێم فۆرمەلەیەکی زیاتر سیاسی و پێشڕەوەتی ئەو بزوتنەوە بکە کە لەلایەن عشایرە لە هەردوو دەربەنی بازیان دەربخان دروست بوو. ئەم وێنەیەمان بۆ باسکە لەوەوە ئەوە بوو کە حرەکەتەکە بوو ئەوە بوو عەبدولکەریم قاسم قەسفی کرد و دوو دەربەنگەکەی لێگرتن بۆ حاڵە هەتاکو و ئینسحابیان کرد. دوای ئەوە بۆ لە مانگی 12 عەبدولکەریم قاسم ویستی بێت بۆ سلەیمانی لەسەرەوە ساسە کە حرەکەکە کب بووەتەوە و خاموش بووە و ئەو ئەتوانێت بێتە سلەیمانی کێشە نەماوە وەڵا ئەو شەوە کە بڕیار بوو عەبدولکەریم قاسم بێت بۆ سلەیمانی پارتی و یەکێتی قوتابیان بە تایبەتی زۆر نەشید بوون هەردوو لە ئەنواعی قومبلە خرایەن شوێنە حەساسەکانی فڕێرایە ناو شوێنە حەساسەکانی حکوومەتەوە و تەقەدەست پێکرا ئیتر یعنی بوو بە بەس هەرایەک کە حکوومەت بزانێ ئاسایش نییە و بزوتنەوە هەیە بەرهەڵستی هەیە بەڵێ بۆ بەیانی کە بڕیار بۆ عەبدولکەریم قاسم بێت بۆ سلەیمانی نەیتوانی بێ من چوو بۆ دەربەنی خان لە دەربەنی خان لە سلەیمانیەوە چەند قوتابخانەیەک تەلەبەی نرد بۆ ئەوێ بۆ پێشوازی لە سلێمانیەوە نادیان باڵێ لەوێ ئیتر حاصل هەموو ڕۆیشتن و هاتنەوە ڕۆشتنەوە بۆ ئەوێ بەڵام پێشەوەی عەبدولکەریم قاسم بڕات بۆ هین بڕاتەوە داوای دووسێ تەلەبەی کرد وتی لەو قوتابخانەی عێراقیە بۆ سا ڕێزان کە بچن بۆ لای قوتابخانەی عێراقیە لە سلێمانی بەڵێ لە کانێسکان بەڵێ کە بچن بۆ لای عەبدولکەریم قاسم تێ بیان نێرن بۆم ترەوە بوو لە مانگی 12 نهایەتی 12 ئەو تەلەبانە خۆ بە تەنیا ناچن چنوور بوو ئەوە چنووریانە یەکەم ئەمەی تەنیشتی خۆتەوە نا ئەوەی تەنیشت خۆمەوە ناوی پەروین بوو ئەوە براکەی حکمی ئەدام بوو ئەجا ئەو کچە گەورە بوو داوای ئەوەی نەکرد بوو کەس و کار و خەڵک واستەیان کرد کە کچەکە بێ لەگەڵمانە بۆ ئەوەی هین داوا بکە لە عەبدولکەریم قاسم براکەی بەربێ دووهەمیان نەخشینە سێهەمیان ئەسمەهانی ناوە چوارەمیان چنوورە ئەمە هەرسێکیان لە قوتابخانەی عێراقیە بوو ئەی مەرامی ئەو کچۆڵەیە کە هاتی بوو بۆ بڵێن بۆ مەسەلەی کرا براکەی لێبوردنیان بۆ دەرکرد کاریشی زۆر باش عەبدولکەریم قاسم لێبوردنی بۆ دەرکرد ئێمەش لەبەرەوەی کە من ئەو وەختە مشریفەی نەبوو بووم مامۆستا بووم لە وەرزش ئەویش کاک محەممەد حوێز مشریفی ڕاضین بوو مشریفی تربیە بوو هەردووکمانیان
ئەوەش کاک محەممەد حەوێزە بەڵێ کە لەگەڵ کچەکانە بچین ئیتر لەوێ لە بەغا لە فندق بەغداد دابەزین و خزمەتێکی زۆر و دوایەوە بەڵێ زۆر شوێنیان پیسان ناین بۆ کچەکان زیاتر عەبدولکەریم قاسم ئیتر شەوێک تا سەعات 12 هێشتیانینەوە هێشتینەوە باسی تەمیمی نەوتی بۆ کردین ئاخری ستا بەیانەکە دەرنەچوو بوو کە بۆ ئێمەی وت ئەمە یەکەم جارە من باسیەکەم کە تەمیمی نەوت بە تەمام بیکەم وا بۆ ئێوەیەڵێ ئەمەس مناڵ بوونەوە ئەم وێنەیە ماڵەوەتانە لە ماڵەوەیە کتێبخانەیە دیارە لە ماڵێکی ڕۆشنبیرە ئەبێ کتێبخانە ئەم کاتە مامۆستای بەڵێ مامۆستا بووم مامۆستا زیاتر تۆ بابەتی چی دەخوێندەوە؟ وەڵا کوردایەتی طبعاً شتی سیاسی کوردایەتی هەستی کوردایەتی بێجگەلەوە ئەی سەرچاوە هەبوو بۆ بەرەو پێشبردننی ئیشەکانی خۆت وەکو وەرزشوان و ئەوانە طبعاً ئەوانە شابوون بەڵێ لە تەربیەتەوە سمان بۆ هات خۆسمان لە بەرەوەی کە من لە دارمعالیمات لە چەند دەرسێکی هەموو دەرسەکانمان وەرزش بوو جمناستیک بوو من زۆرم حەزیە کرد لەوێ خۆ دیاری جمناستیکیش دەکرد لە کاتێکا کە خوێندکار بووی لە خانی مامۆستایەتی معلومە بەڵێ ڕاستە هەر لە ئەم وێنەیەش ساحە و مەیدان مامۆستایەتیە بەڵێ ئەوە خۆم مامۆستا بووم لە سانەوی لە ئەخیرا سانەوی کچان کە لە تەنیشت مزگەوتی گەورەوە بوو بینای بۆ کرا لە لای گردی سەیوانەوە ئێستش هەر سانەوی کچانە عادادی سلێمانی کچان بەڵێ ئەوە لەوێ ڕسم گرتووە بەڵێ مامۆستا وێنەیەک هەیە زۆر هەڵەگیری قسەی لەسەر بکەین من یەکێکە لە وێنانی کە زۆر بەدڵمە ئەم وێنەیە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ شەست بۆنەکەی یەکەم دووهەم نەورۆزی دوای 58 لە ساڵی 60 لە توی مەلیک هەموو جەماهیر هاتن لەوێ پارتی احتیفالاتی نەورۆز قیادەی کرد شوێعەکانیش لە شوێنێکی تر بوون وەڵا احتیفالیان کرد باشە مامۆستا پێشەوەی بێتە سەر ئەوەی باسی حیزبی شووی بکەین لەو نەورۆزی 1960 ئەمەوێ ناوبڕێکی کە وەربگرم خۆشەویستان ناوبڕێکی تر و دێنە وڵاتە پێش ناوبڕەکە باسی ئەومان کرد لە نەورۆزی ساڵی 60 لێرە ئەم وێنەیە کێوچیان لەگەڵتا عومەر هەڵمەتە کاک عومەر هەڵمەتە کە ئێستا لە ئەمریکاژی لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆی ئەم ئەبا بەسەرش لەوە ئەچێ جەناب وتاری یەکێتی ئافرەتان بکەنەوە بۆچی تۆ هەڵبژێرای بۆ ئەوەی کە تۆ بیخوێنیتەوە خۆ تۆ کەسی یەکەمی ئەو ڕێکخراوە من کە یەکسەر چوومە یەکێتی و ناو یەکێتی ئافرەتان و پارتیەوە زۆر سیقیان پێیان زۆر چالاکی و دەرکەوتم یعنی لە پڕ دەرکەوتم بۆچی ئەو عەبایە یعنی ئەکران لەوێ شار لە شوێنێکی ئاوا جەماوەریە ئیلا عەبا هەر سوزانم وەڵا من پەچەشمە گرتەوە لەو کاتا بە زۆری دایکم یعنی وە زۆر جورئەتێکی گەورەیە کە پەچە پێوە ئەمانەش هەر وێنەی ئەو ڕۆژگارە ئەوە لە بەغا گیراوە لە کاتێکە کە چوون بۆ حەفلەی تەخەڕوجی جوانە مەرگ ئەم وێنەیەش هەر ئەوە لە کەربەلا گیراوە کە ئیبعاد کرام جا ئەمە ئەمانەوێ بە ئەم ڕسمە ببینین ئەم ڕسمە ئەمە سەر ئەوە هەری ئەو سەردەمەیە بەڵێ عینی ڕسمە عینی ئەمەیە
هەر ئەوەیە و چاکراوە و لە جاتی بڵێن فۆتۆشۆپی ئێستا هەندێک گۆڕانکاری تیاکراوە کە ئەو کاتە ئەوە باوی بوو ینی کە ڕسمێکە نێرابەوە بڵێ ئەمەوێ باسی ئەو بکەین کە ساڵی 1963 جەنابتان سجن کران لە قەسری نهایە چەنە مایتەوە لە سجنا لێرەوە کە ڕۆیشتین شێوەکەی دایکم مسەر بوو لەسەرەوەی کە لەگەڵ مابێ لە سجنا بەڵێ سوێک لێرە بووین لە مووقفی لای بەردەرکی سەراوە پشت بەردەرکی سەرا لەوێەوە بۆ بەیانەکەی قافڵە هەبوو بە قافڵە خەڵگە ڕۆشتن بۆ کەرکووک و بەغا بردیانین بە قافڵە بەلۆری طبعاً بۆ کەرکووک لە کەرکووک چونکە هێشتا مۆزوعەکەیان نەزانی بوو چییە هێشتمیانەوە دە ڕۆژ لەوێ بردیانم بۆ مووقفی کەرکووک لەوێ کە چوم سێرم کرد زەکیە بابان و سەنێجەباری و پەخشان ناوێک ناوی باوکی بیرتەوە ئەوان لەوێ بوون زۆر دڵخۆشیان نامە و زۆر ئەوانیش هەر بەکاری سیاسیەوە گیرا بوون ئەوان سوێعی بوون هەرسێکیان لە پاش دە ڕۆژەکە ئەمە دایکشم لە ماڵێکی خزممان لەگەڵ سەرداری براسم هاتبوو هەر لە پارێزان نزیکی بۆ پاش دە ڕۆژەکە بە خیتار دایکم و سەردار هاتن لە عینی فارغۆ نابووین بەڵام نابوو قسە بکەین من پۆلیس بە دیارمەوە بوو ئەوانیش دوور لە من دانیشت بوون ئاگایان لێ بوو ئیتر کە گەیشتی نەبەغا سەعات 12 شەو بوو بردمیان یەکسەر بۆ ئەمنی عامە لەوێ ئیتر سەردار و دایکم نەیانوێرا هیچ بکەن ڕۆشتن ئەوان من کە گەیشتمە ئەوێ پیاوێکی قەدویرم ناچێتەوە دەم و چاو ڕەنگەی وتی ئەوە چییە تۆش ئەتەوێ ببی بە وەزیرە وەکو نەزیهە دلێمی منیش یەکسەر جوابم مایەوە گوتم نەوەڵام من حەز لە مەنسەب ناکەم کە یەک سەپازی پیاماڕی جنێوی پڕ کرد ئیتر هەر هۆشم نەما ئەو جنێوانەی و سەردەمە ئێستا شکۆن بۆ تۆ پرشنگن بێدەنگ بووم قسەم نەکرد جنێوێکی کە یاکوتی خۆ قسەش ناکە هاوارێکیش ناکە منی سەر قسەم چە نەمایتەوە بە کۆی گشتی لەو حاصل ئەو سەوە ئیتر بردمیان بۆ قەسر نییە ها سعات یەکی سۆ گیانمیانەوێ لەوێ ئیتر لە هەر لێک پەنجەرەی بچکۆلا منیان هێستەوە عباسم پێوە بوو بەتانێکیشم بردبوو تر ئەو چەند ڕۆژە مانیەک زیاتر من بەو عبا و بەتانیەوە لەو پەنجەرەیە بووم بەبێ ئەوەی کە ڕاکشێن دانیشم دانیشت کورسێکیان بۆ دانابووم دانیشتوم لە ناو پەنجەرەکە و سەیری خەڵک بەکرد بۆ ئەوەش دایان نابووم کە سەیری ئەو عالەمە بکەم کە چۆن گیراوە و کە چی کراوە بۆی تۆ ئازاری دەرونی زیاتر بێ دوایی ئەوەی کە بەر بووی دوور خرایتەوە بۆ کەربەلاوە نێ من ئەجا مەحکەمەی عەمار عەلۆس هەبوو بە دەستی خۆی 66 کەسی کوشت بوو باش ئەو مەحکەمەیە کردم هەموو ڕۆژێ ئایی بردم ئەی نار بە سوێنما بۆ زوورەکەی وای لێ بکەن ئەوەی هەڵاسن نینۆکی بڕن ئەوە بکەن هەڕەشەی دنیای لێ کردم دوای 3 ساڵ دوورخرایتەوە بۆ کەربەلا ئەمە وێنەی ئەو کاتەیە ئەوە دراوسەیەکمان بوو کچ بەرامبەرمان بوون ماڵی شیعە بوون تەبعاً خۆشمان لە ماڵێکا بووین زورێکمان گرت و بەرامبەر بەوان ئەمە دایکتە لەگەڵ تەبعاً دایکمە لەگەڵما هات چە نەمایتەوە لە کەربەلا وەڵا ئەوە نەما چونکە 66 بوو ئیتر ڕێکەوتنەکەی بەڵێ ئیتر هاتیتەوە بۆ سلێمانی بەربوونم نەقڵم هاتەوە بۆ سلێمانی ئەم وێنەیە وێنەیەکی جوانیوەبزانام لە 1960ە وەفدێکی چیکۆسلۆڤاکی بڕیار بوو هەموو عالەم ئەگەڕان هەموو عالەم ئەگەڕان بۆ نووسینەوەی مێژووی عالەم ئیتر هاتنە عێراق لە بەغا چوو بوون بۆ لای ئەو وەختە زەمانی عەبدولکەریم قاسم بوو لە بەغا هەموو شتێکیان وەرگرتە بوو لە بارەی عەرەب و کورد و عەرەبەوە هەر هاتن بۆ کوردستان لە پێشا بەشە عەرەبیەکەیان لە بەغا هاتن بۆ کوردستان ئیتر داوەتێکی گەورە لە ماڵی سدبیا بۆیان کرا داوەتێک بە فعالیەتەوە و باش
ئافرەتان و هەمووی داوەتێکی گەورەش بە تایبەتی کرا لە ماڵی لیویزا ئەنجا ئەمە خەسڵوستی ماڵی لیویزەیە بە منەوە و کوتیانە بێ خۆت ئەمج لە کوردیانە ئەم پارچانی کە لەم وێنە دیارە ئەمەی سەرەوە ئەوە سەرپەرچەمە و لاگیرەیە و ئەمەیان ئەوە گوڵان گوڵی ئەوانی ئەم لاولاکی لاگیرەیە و ئەمە سیان پەروانەیە و ئەوەش حێل و مێخەکە و ئەیتر ئاها جا ئەمە کرا بە کە تەواو بوون لە مێژووی هەموو عالەم کرا بە چەند کتێبێک یەکێک لەو کتێبانە مجەللەدێکی گەورە بەنسبەت کوردەوە اینجا ئەم ڕسمی من نەبوو چەندین ڕسمی ڕسمی زۆری تیا بوو پیا و ژن مامۆستا ئەم وێنەیە وێنەی مامۆسایەتیە ساڵی چەند ئەمە ساڵی 72 نیە وێنەیەکی ناوازەیە ئەمە دەورەیەکمان کردەوە ئەو وەک کاتە من بووبووم بە مشریفەی ڕاضە لەو کاتە دەورەیەکمان کردەوە بۆ مامۆستایانی وەرزشی سەرەتاییەکان ئەجا من لەگەڵ ئەڵماسی عەلیبەک ئەو مشریفە بوو ئەمە هیجریە ئەمە ئەڵماسە ئەوە منم ئەمەش هیجریە ئەمەیان تۆی بەڵێ ئەمەی کە کراوەتە ناو باس ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو ڕۆژگارەیە ئەمەیان هینە مخەیەمان کردبوو بۆیان هەر بۆ ئەو دەورەیە بەڵێ هەر بۆ ئەو دەورەیە هەندێک ڕسم هەیە کەسمان کردەوە بەڵام ئەوە ڕسمیم نییە بەداخەوە دەرسی تیاوترایە و چۆنێتی دەرزنەوەی وەرزش و بەشەکانی وەرزش هەمووی ئەسد ئەنجوم هەندێک لە چالاکیمان بیر چووە کە دەبوو پێشتر باسمان بکردە وێنەیە ئەم وێنەیە یەکەم متەمەری بەڵێ نەخێر ئەم وێنەیە ئەوە یەکەم جار کە بانگێز کراین بۆ میهرەجانی لاوان و قوتابیانی جیهانی مەجموعەیەک 300 کەس داوا کرابوو سەی کورد بوو لەو سە کووردە مەجموعەیەک بەر سلێمانی کە و ئیتر 5-6 ئافرەت بووین سدبەهێ بوو جوان و گەلاوێز و هین گزیدەی خوسکی و ئەو پیاوانی تر لە پشتەوە کیان ئەوانە کاک برایمە کە دەنگی خۆش بوو برایم محەممەد بەڵێریسیان هینە مامۆستا ویلیەم نییە مامۆستا ویلیەم حەنایە خوا لێ خۆش بێت پێش ئەوەی بینە سەر سەفەرێکی ترتان کە کردووە بۆ ئەڵمانیا ڕۆژهەڵات پێش ئەوە ئەم وێنانەم ئەگەر بۆ ساقیتەوانێ ئەمە چ ڕۆژگارێکە مؤتەمەری کۆنگرەی نهێنی یەکێتی ئافرەتانی کوردستان بووە لە ساڵی 63 لە چواری دوی 63 کۆنگرەیەکمان بەست بە هاتنی نوێنەرانی هەولێر و کەرکووک و دهۆک و هەمویان هاتن ئەوەش درەخشانە و خوسکە درەخشان ئەو ماڵی چێە ماڵی ئێمەیە ماڵی ئێوە کۆبوونەوەکە لێ ئەوە ڕۆژەکەی لە ماڵی ئێمە ئیفتتاح کرا ئەوە جوانە مەرگە ئەوەش نسرین ڕەشیدێک هەبوو حەمە ڕەشید ئەوەش خۆمم ئەوەش گەلاوێز فەتحوڵایە ئەوانی کەس کۆنگرێکی ئایتر کۆنگرێکی ڕسمیە یەکێتی ژنان یەکێتی ئافرەتان ئەو کاتە لەسەر نتاقێکی بچووک چونکە نهێنی بوو ڕاستە ئەمە خەڵکی نوێنەری ئەریتێریا هاتووە بۆ کۆنگرەی ئیتیحادی نیسائی عێراقی کە ئێمەیان داوەت کرد لەوێ ئێمەش پەیوەندیمان کرد بە و خەڵکانەوە و تەعارفمان لەگەڵکردن هەر لەو ساڵەیە کە ئەو کۆنگرێ کراوە ساڵی 73 ئێوە سەفەرێکتان کردووە بۆ ئەڵمانیا بەڵێ ئەمەی کە شەبقەکەی بەسەرەوەی شەبقە لە بادە کوردەواریەکە مامۆستا ئەنوەر قەراخیەوە نیە ئەوانی کە چیان ئەوانی کە ئەوەیان منم ئەوەی تریسیان ساکارە و ئەمەسیان کوڕێکی بادینانیە هەر لە چوارچێوەی ئەو شاندا بووکە
ئەمەشێکی شکەیە لەو چالاکیانی کە ئەوە عینی میهرەجانە ئەمە هەمووی میهرەجانەکەی ئەڵمانیای شەرقیە کە لە 1970 چوین بەشدار بووین ئەمەش هەر ئەو پەیوەندی بەو ڕۆژگارەوە هەیە بەڵێ ئەوەش پێشەوەی کە خۆتان بۆ ئامادەکە بڕۆین بەڵێ لە 1970 لە بەغا تەدریبیان پێکردن بەو کچانەی کە ئەوە هەڵپەرکێ بکەن و فعالیت بنوێنن مامۆستایە ئەم ڕسمە وڵا ئەوەش هەر لە قەڵازێ گرتومە جلی کوردیە و کۆیانەیە ئەوە هۆکاری ئەوە چیە کە چووی بۆ قەڵاتزە بۆ تەفتیشی لقەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان چوین بۆی بزانین ئیشکردنیان چۆنە و ڕێخستنەکانیان یعنی ئەمان بۆ کاری مامۆستایەتی نەبوو نەخێر بۆ سەرپەرشتیاری پەروەردەیی نەبوو چەند وێنەیەک هەیە بەجلی کوردیەوە هەندێک ژن بەیەکەوەن لێرە بەڵێ ئەوە لە 2/4 بەڵێ بە ئەمری پارتی بەڕسمی ڕۆشتینە دەرەوە بوون بە پێشمەرگە بەڵێ ئێمە لە 64ەوە کە لەگەڵ پارتیە هەر ئافرەتان وابزام هەموو تەنزیمەکانی تریش جیا نەبوو بووینەوە وەکو ئۆرگانەکان جیا نەبوو بەڵێ هەر لەگەڵیانە ئیسمانە کرد ئەنجا لێرەسا بەیەکەوە چوینە دەرێت ئەتوانی ناوەکانیان ئەوەی ئەو سەریان گەلاوێش حسەینی ناو بوو سەر بە پارتی بوو ئەوەی تریشیان بەدری ناوە وابزانم یەکێتی بوو ئەوەش خۆمم ئەمەش سوکری حسەینەوەی سەر بە یەکێتی بوو ئەوەش سد بهەیە خۆی قسەکردن لەگەڵ جەناب تا بەڕاستی ئەزمونێکی زۆر و وێنایەکی زۆر بەس ئەبێ ئەم وێنەیەم بۆ ساخکەیتەوە ئەم وێنەیە کۆمەڵێک کەسیتیان تویان خستۆتە ناوەندی خۆیان ئەو ڕسمەکەیە و ئەوانەی چێنیەکەیەکە هەموو برا ئەوە لەم سەرەوە بەختیارە ئەوە ژنەکەیەتی ئەنجا سەرچەڵا ئەنجا یعنی ئەمە کاک سەرچڵە بەڵێ بەڵێ ئەنجا منم خەسووی کوڕەکەی سەردارە بەڵێ سەردار ئەوەش ژنەکەیەتی ئەنجا ئەو بلوز قەمسەلە هین بڵێن سەر سپێ بڵێن سەردارە سەردارگیان ئەنجا ئەوەش کوڕەکەیەتی لەبسەر لە بینی سەردار و کوڕەکەیە ژنەکەیەتی بووکی کاکسەر بەڵێ لە سینەوە هێنابووی و ئەوەی بینی من و سەرچڵ و هین ئەوە خەسووی ژنەکە خەسووی کوڕەکەی سەردارە ئەمانی لە ژێرۆ دانیشتون ئەمانە لە لای ڕاستەوە سوانی کوڕی بەختیارە ئەنجا کچەکەیەتی شیلانی ناوە ئەنجا کچەکەی سەرچڵە کە ناوی ڕۆژەیە ئەنجا کوڕەکەی سەرچڵە هەر ناوی ڕەنجە بەڵێ ئێمە وێنەمان زۆر زۆرە هی جەنابەوە زۆریشمان ماوە ئەمە یەکێکە لە وێنانی کە با بڵێن لە تازە گیراوە وێنەکان زۆر بوون بەڵام بەداخەوە بەرنامەکە ڕێگەی نێین لەسەر مؤتەمەرەکەش ئەم وێنەیە بوو ئەو مؤتەمەری هەفتاویەکە ئەم کۆنفرانسی یەکێتی ئافرەتانی کوردستان گیرا لە بەغا بە بەشداری توباخان ئەوە توباخانە سەری آخر سەر و پێچەکەی زۆر جوانە جا منم ئەنجا نەرمین عوسمانە ئەنجا ئەو ویداد خاڵسەیە ویداد خاڵسیشتان لەگەڵایە بەڵێ زۆر زۆر سوپاس دەکەین جاریش کەژەڵین خەرمان بەرەکەت و عادەتی بەرنامەکەشمان وایە پێشەوەی ئێرە بەجێبێڵی ئەگەر ڕێگام بەیبەیەکەوە وێنەیە گەگرین بۆ ئەوەی کەوا ئەم وێنێش ببێ بە وێنەکانی دوێنێ ئەزیزانم لە کۆتاییە سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی و تاڵقەیش کە خواتان لەگەڵ